بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کەناڵە جوانەکەی ئاسمانی پێیان خۆشحاڵی لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژدا لەگەڵ هاوکارم شوان هاتین و خزمەتان بۆ هیواییش ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. زۆر سپاسدانیار بەناوی خوای گەورە میرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بانیتان باش مێدەکەین لە کامەرانی واسوودەی یابن. سپاس بەخوام بەیانیەش دەرفەتە بوو بە هاوکاری هاوکارانمان لە پەیامەوە لەگەڵ هاوکارم دانیار بینەوە خزمەتتان کۆمەڵێک بڕگەی بابەت و جیاواز لە پەیامی ڕۆژ بۆیەوەی ئازیز پێشکەش بکەین. یەکێکیش لەو بڕگانەی کەوا زۆر تایبەتەوە وەرو ئەمانوێ قسەی لەسەر بکەین ئەمڕۆ خۆشەویستی و خۆشویستنی تاکەکان و هەروەها کۆمەڵگای کوردەواریە بۆ پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت ڕەسوڵڵی ئەکرەم محەممەد المستەفا صلی الله عليه وسلم دەبینین خۆشویستنەکان دەربڕینەکان بۆ ئەو زاتە بەدەیان ڕێگای جیاواز و بە کۆمەڵێک تایبەتمەندی جیاواز لەناو کۆمەڵگای کوردی هەستی پێدەکرێت قسە و باز لەسەر چۆنیەتی و وەروە ئەو خۆشویستنە زۆرەی هاوڵاتیان و کۆمەڵگای کوردەواری بۆ پەیامبەری ئیسلام دەکەین. بەڵازن لە تەوەری دوین بەرنامەکەشماندا باز لەو کار و پرۆژانە دەکەین کە ماوەی 14 ساڵە پرۆژەی دۆستانی محەممەد بەردەوامی هەیە بزانین لەم ساڵیشدا پرۆژەکانیان لە چی پێک دێت کە ساڵانی ڕابردوو پرۆژەی دۆستانی محەممەد لە بەستنی کۆڕ و سیمینار بۆ زۆرێک لە مامۆستایانی ئاینی بۆ زیاتر ناسینی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت وە لەگەڵیشیدا لە چەندین شوێن پۆستەر و بابەتی تایبەت بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بڵاویان دەکردەوە. بزانین ئەمساڵ بەهۆی ئەو بارگژی کە لە نێوان جیهانی ئیسلامی و فەڕەنسادا هەیە دۆستانی محەممەد چ پرۆژەیەک بە کۆمەڵگای کوردی و بە شارەکانی هەرێمی کوردستان پێشکەش دەکەن و لەگەڵ کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکە کە بۆمان ئامادەکردنی وەخوازیین تا کۆتایی بینەرمان. وەڵای زان با دەستپێکیش با بزانین گۆڕانکاریەکانی کەشوهەوا و بەرزبوونەوە و نزمبوونەوەی پلەکانی گەرما لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چۆن گۆڕانکاریان بەسەردا هاتووە گەچی ساڵانی ڕابردوو لەم وەرزەیە تا ڕادەیەک چەند وەجبەیەک بواران بە کەمیش بوو بێباری و ئەمساڵ بە پێی شارەزایانی بواری کەشوهەوا باران کەمێک دواکەوتووە. هەر لێرەشەوە لە خوای گەورە داواکارین بارانی ڕەحمەت و میهرەبانی خۆی بەسەر ئەم نیشتیمانەیە ببارێنێ با بزانین گۆڕانکاریەکانی کەشوهەوا و پلەکانی گەرما چیان لێ بەسەرهاتووە.
بەڵێ بنیرانی عزیز لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە چۆن خۆشەویستی خۆمان بۆ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەربڕین وایە ئەو خۆشەویستی کە ئێستا دەیبینین لە کۆمەلگای کوردیدا بەتایبەت لە سۆشیال میدیادا کە دەبینین زۆرێک لە هاوڵاتیان خۆشەویستێکی زۆریان بۆ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەردەبرن. لەگەڵیشیدا لە ماوەی ڕابردوودا بارگرژێک لە نێوان جیهانی ئیسلامی و فەڕەنسادا ڕوویدا دوای ئەوەی کە مامۆستایەکی فەڕەنسی لە فەڕەنسا سەر وێنەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەکاری کاتێری کێشاوی لە پۆڵندا نمایشی کرد. ئەمەش کاردانەوەیەکی زۆری دروست کرد لە جیهانی ئیسلامیداوە زۆرێک لە وڵاتە ئیسلامیەکان بایکۆتی کاڵای فەڕەنسیان کردووە دوای ئەوەش کە لەو فەڕەنسا لەو بایکۆتکردنی کاڵایە ترسا و بەیاننامەیەکی لەو بارەیەوە ڕاگەیاند کە ئەوان ئامانجیان ئاشتی لە تەواوی جیهاندا. بەڵام لێرەشدا ئەوە هەیە کە کۆمەلگای کوردی لەو جیهان ئیسلامی هەیە کاردانەوەی هەبووە خۆشەویستێکی ئێجگار زۆریان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربڕی. بزانین خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تەنها لەوەدا خۆی دەبینێتەوە کە کاردانەوەیەکی بەرامبەر بکرێت و ئێمە بینە دنیا خود دەستشتوانین لە ڕێگەی کار و کردەوەکان لە ڕێگەی فرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شوێن فرموودەکانی شوێن کار و کردەوەکانی ئەو بکەین. بۆ قسەکردن زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی زانە ئاینیمان کردو. مامۆستا زۆر بەخێر بەخێر بن. سپاس کە میوانی بەرنامەکەمان. مامۆستا چۆن دەتوانین خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرببڕین و ئایا ئەو خۆشەویستی کە دەیبینی ئێستا لە کۆمەلگای کوردیدا پێت وایە کە لە ناخی دڵەوە بێت، پێت وایە کە ئەمە خۆشەویستێکی ڕاستەقینەیە هەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ بەڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان درود و سەڵاوات بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ دەرفەتە. ئومێدەوارین ئەم چەند ساتەی کە لە خزمەت ئێوەی بەڕێز و بینەراندا دەبین جودێکی کەم بێ بۆ پشتیبانیکردن و پاڵپشتیکردن لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ڕوونکردنەوەی ئەو ئاینە جوانەی کە هێناوێتی. هەڵبەتە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نێو کۆمەلگای کوردیە مێژوویەکی کۆنی هەیە. لەو کاتەوە کە باوشیان کردو بە ئیسلامە خۆشەویستی ئەو پێغەمبەرە لە ناخ و دڵ و دەرونی ئەو خەڵکەیە چەسپیوە و ئەمەش بە زۆر لایەنەوە سەلمێنراوە و چەسپێنراوە. هەر لە هەڵسوکەوت و ڕەفتار و کە دواتر لە خلالی بەرنامەکە کۆمەڵێشتی زۆر ئاماژە پێکەین کە ڕنگدانەوەی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نێو ئەم کۆمەلگایشە. هەڵبەتە ئەمە ئێمە وەکو میلەتێکی مسلمانی میلەتی کوردی مسلمان ئەمە بە بەشێک لە دینەکەمان نەزانین کە تەواوی خۆشەویستی دەربڕین بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چونکە خوای پەروەردگار دەربڕینی خۆشەویستی ئەو پێغەمبەری کردو بە بەشێ لە ئیمان. واتە هیچ کەسێک باوەڕی کامل و دامەزرا و محکەم و تەواو نابێ هەتا پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خۆش نوێ بە تەواوی خۆشویستن بەڕادەیە کە نابێ هیچ کەسێکی تر لە ئاستی خۆشەویستی ئەو دابێ. وەکو لە حەدیث هاتووە فەرمێ لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من ولده ووالده والناس أجمعين. هیچ کەسێ لە ئێوە ئیمانی کامل و دامەزراو نابێ هەتا منی لە منداڵەکەی لە دایک و باوکی لە هەموو خەڵک زیاتر خۆش نەوێ. یعنی بێ پێگە و مەقام و خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێش هەموو خۆشەویستەکانەوە بێ، لە پێش هەموو کەسەکانەوە بێ، چونکە لە دایک و باوک بۆ ئێمە زەڕورترە، لە ئاو نان بۆ ئێمە زەڕورترە، تێکڕای ژیانی ئێمە پێویستی بە هەموو چرکەیەکی پێویستی بە فەرمایشتەکان و قسە جوانەکان و فەرمودەشینەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە سپاس بۆ خوا تا ڕادەیەکی زۆر باش لە نێو ئەم کۆمەلگا مسلمانەدا ئەم خۆشەویستیە بەرجەستە بووە و ڕنگدانەوەی هەیە. بەتایبەتتر ئەو کاتانە دەرەکەوێت کە بێڕێزیەکە کرێ یا سوکایەتیەکە کرێ بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کاتە ئابینی هەموو خەڵک دێتە مەیدان، هەر یەک بە جۆرێک هەر یەک بە ئالیەتێک دیفاعەکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و خۆشەویستی خۆی نوێ ئەکاتەوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات. زۆر باش ماوەستا زانیاریەکمان هەیە کە باز لە ڕوخساری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەکات پێکەوە بینەری ئەو زانیاریە دەبین. ڕوخساری پێغەمبەری پێشەوامان درودی خۆی لەسەر بێت. بە گوێرەی گێڕانەوەی هاوڵانی پێغەمبەری خوددا درودی خۆی لەسەر بێت پیاوێکی چوارشانە بوو، باڵایەکی مامناوەندی هەبووە،
واتە نا زۆر درێژ نا زۆر کورت. دەموچاوی دەدرەوشایەوە هەروەکو مانگ لە شەوی چواردەدا. سەری گەورە بوو، قژی مبارەکی وەک شەو ڕەش تا سەر شانەکانی درێژ بوو. شەپۆلاوی بوو، نەلول و نەخاو، لوتی درێژ و سەری لوتی باریک و لە ناوەڕاستیدا بەرز بوو. ڕووناکیشی بەسەرەوە بوو، ئەوەی لێی ورد نەبوایەتەوە وای دەزانی لوتی درێژە. ڕیشی چڕ و ڕەش هەندێک سووریشی تێدا بووە. چاوی گەش و ڕەش و فراوان لە کۆتاییدا درێژ بوونەتەوە. سپیایی ناوچاوەکانی وەک بەفر، برژانگەکانی درێژ و برۆکانی کەوانەی و بە پشتی چاوەکانیدا درێژ بووبوونەوە. لە نێوانیاندا دەمارێک هەبوو لە کاتی تووڕەیدا پڕ دەبوو و گۆنەکانی ساف و دەمی فراوان بوو. دانەکانی پرشنگدار و لە بەشی پێشەوەی کەمێک شاش بە چەشنی مرواری دەدرەوشانەوە. ڕەنگی پێست و ڕۆخساری زیاتر بەلای سپیدا ڕۆشتووە. هەندێک سووریشی تێکەڵ بووە. لە کاتی ئاخەوتندا وەک ئەوەی کریستاڵ لە دەمی مبارەکی ببارێت قسەی کردووە. بەردەوام دەم بە زەردەخەنە بووە، تەنانەت لە ساتە وەخت و هەستیارەکانیشدا. گردنی لە ناسکیدا وەک شوشە و لە درەوشاویدا وەک زیو بووە. لەشی ڕێک و پڕ و پتەو بوو، سک و سنگی لە یەک ئاستا بوون. سنگی پان و ناوشانی بەرین بوو، ڕوخساری نورانی بوو، باڵەکانی درێژ و ناولەپیپان بوو. دەست و پێکانی گەورە بوون، ئێسقانی ئەستور بوو، پەنجەکانیشی درێژ بوو. کەوانەی ژێرقاچی قۆڵ بوو، گورج و گۆڵ بوو لە ڕۆیشتندا. کە دەڕۆشت وات دەزانی لە بەرزایی دێتە خوارەوە. کاتێک ئاوڕی دەدایەوە بە هەموو لەشی ئاوڕی دەدایەوە. چاوی هەمیشە دادەخست و ڕوانینی بۆ زەوی زیاتر بوو تا ڕوانینی بۆ ئاسمان. پێغەمبەری پێشەوامان درودی خوای لەسەر بێت تاکو وەفاتی کرد لەشی تێک نەچوو بوو، واتە دەم و چاوی چرچی تێ نەکەوتە بوو. چەند مویەک نەبێت لە سەر و ڕیشی مووی سپی نەکرد بوو. تا ئەو کاتەی کۆچی دوایی کرد جوانترین کەس بوو. ئەمانە باسی شێوە و ڕوخساری پێغەمبەری پێشەوامان بوو، درودی خوای لەسەر بێت. باشایەتی هەموو ئەوانەی کە بینیویانە هیچ کەم و کوڕێک لە لاشەیدان نەبووە. ئەوەندە جوان و ڕێک بووە وەکو دەڵێن دەڵێی بە ویستی خۆی دروست کراوە. عەبدوڵای کوڕی سەلام یەکێک بوو لە زانایانی جوولەکە موسڵمان بوو دەڵێت کاتێک پێغەمبەر هاتە مەدینە چووم تەماشای بکەم. کاتێک دەموچاویم بینی زانیم ئەوە دەموچاوی کەسێکی درۆزن نییە. لە هەمووش گرنگتر ئەوەیە کە ڕوخساری لە یەکەم تەماشاکردنەوە گۆزارشی لە کەسێکی ڕازگۆی بە هەیبەتی خاوەن کەسایەتێکی زۆر بەهێز دەدا و یەکسەر کاری دەکردە سەر بەرامبەرەکەی و ڕای دەکێشا بەرەو لای خۆی. وەکو لەسەر زاری عەلی کوڕی ئەبوو تالیبەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت هاتووە. لە سیرەی ئیبن هیشام دەفەرمێت ئەوە یەکەم جار بیبینایە سامی لێ دەکرد و ئەوەشی تێکەڵی بکردایە خۆشی دەویست. ئەبوو هورەیرە دەڵێت هیچ شتێکم نەبینیوە لە پێغەمبەر جوانتر، وەکو بڵی خۆر لە نێو چاوانیدا بوو. کەسم نەبینی لەو خێراتر بێت لە ڕۆیشتندا. دەتگوت زەوی بۆ دەپێچرێتەوە. ئێمە خۆمان ماندوو دەکرد لە ڕۆیشتندا، بەڵام سەروەرمان بە هیچ شێوەیەک خۆی تێک نەدەدا. بەڵای ئەزانەوە زانیارێک بوو لەسەر ڕوخساری پێغەمبەر صلی الله علیه وسلمەوە کاتێکە خوای گەورە کەسێکی خۆش بێت وە داوا لە ئیمانداران و مەلایکەتەکان بکات کە سەڵاواتی لەسەر بدەن بێگومان دەبێت بە جوانترین شێواز دروستی بکات.
دەگەڕێن لای وانەکەمان و گفتوگۆ لەبارەی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەکەین. مامۆستا دەمەوێت باس لەو بکەین لە ئێستادا دەبینین لە سوشیال میدیا کاردانەوەیەکی زۆر هەبوو بۆ خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. زۆر جارەوەی من دەمبینی لە فەیسبووکەمە هاتمە خوارەوە کەسانێک هەبوون بۆ نمونە دەمناسین هیچ التیزاماتێکی دینیان نەبوو بگرن نوێژیشیان نەدەکرد بەڵام دەمبینی خۆشەویستیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەردەبڕن لە ڕێگەی پۆستێکەوە. ئەوەی کە دەیبینم جیاوازیەکێ لەگەڵ ساڵانی ڕابردووترە کە لە ئێستادا هەیە. پێ وایە جیهانگیری و زیاتر ئاشنابوونی خەڵک بە بۆی کە بێڕێزێک بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەکرێت و هەموو کەس ئاگادارە و دێنە سەرخەت و کاردانەوەیان هەبێت و خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەردەبڕن. بەڵێ بێگومان هەرۆک چۆن بەلایەنە سلبیەکەیە کاتێک کە شتێکی ناڕێیەک یان ناڕەوایان ناشایستە بڵاو بێتەوە بە جیهانە پشەکەی گاتە هەموو وڵاتان و هەموو شوێنان لێ ئاگادارە بن. بە پێچەوانەیشەوە بابەتی سوشیال میدیا و ئەو بابەتانەی تر کە تۆڕە کۆمەڵایەتەکان بەلانی ئیجابیشە زۆر سوودی لێبینراوە کاتێک کە شتێک لەو پەڕی دنیا ئەبێ یا بێڕێزیە کە کرێ بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبینی هەموو مسلمان پێی ئاگادارن و خێرا بڵاوێکەنەوە وەکو ئەرکێکی سەرشانی خۆیان. من پێم وایە ئەم خەڵکەی کۆمەلگای ئێمە ئەگەر ئیلتیزامیشی نەبێ بەڕاستی لە بێباوەڕیەوە نییە لە بێمتمانەی نییە بە ئاینی پیرۆزی ئیسلام لە بێمتمانەی نییە سەبارەت بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆربەی ئەگەرێتەوە بۆ تەقسیر و تەمباڵی و کەم تەرخەمی ئەو بابەتانە بۆیە کاتێک کە بابەتێکی وا دێتە پێشەوە هەموو مسلمانان بە تێکڕا بەهێڵی سووری ئەزانن. ئێمە لە دوای خوای پەروەردگار هیچ شتێکی ترمان نییە پیرۆزتر و مقدەستر بێ وەک لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە کاتێک کە هێرشەکرێتە سەر کەسایەتێکی ئاوا گەورە کە مەزدەری هیدایەتی هەموو مسلمانانە کە فەرمایشتەکانی دووهەم چۆنەڵی لە دوای قورئانەوە خاڵی دووهەمە بۆ کە مسلمانان وەری بگرن و جێبەجێ بکەن لە ژیانی خۆیانە. بۆیە هەموو کەس ئەو بابەتە بەهێڵی سوور ئەزانێ و تێکڕای مسلمانان دێنە سەر خەت و مسلمانانی کوردیش سپاس بۆ خوا لەو بابەتانەیە پێشەنگن وەکو چۆن لە ساڵانی ڕابردووشا کاتێک کە لە دانیمارک کۆمەڵێ کاریکاتیە دروستکرا لەسەر کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵکانێکی زۆر هاتنە سەر جادەکان و خۆپیشاندانیان کرد هەر لە شاری سلێمانی هەر لە شاری هەولێر گەورەترین دەنگدانەوەی هەبوو کە بەڕاستی ئەمە جێی دڵخۆشیە کە ئەوە کەمترین وەفایە کەمترین ئەرکە بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە بێڕێزیەکی بەرامبەر بکرێ ئێمە بینە دەنگ قسەمان هەبێ نووسینمان هەبێ ناڕەزایی دەربڕین فشار بکەین بۆ ئەوەی کە چیتر ئەو ناڕەزایە ڕابگیرێت. مامۆستا محەممەد کەواتە لێرە پرسیارەگێتە ئاراوە و بڕستان وەکو زانایەکی ینی هەڵەنە بم خەریکی نووسینی کتێبێکیشن لەسەر ئەو ڕێکارانەی کە کۆمەلگای کوردی گرتوویە بەر لە هەمبەر خۆ دەربڕین و خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. کەواتە ئەگەر لێوە بپرسین ئەو ڕێکارانە یاخود ئەو جۆرە لە دەربڕینانە چین لە کۆمەلگای کوردی هەبوون بۆ دەربڕین و بەرواسەلمانی خۆشەویستی بۆ پێغەمبەری ئیسلام لەناو کۆمەلگای کوردیە؟ بەڵێ هەڵبەتەوە جەنابەت ئاماژەت پێکرد من فترەیەکە خەریکی نووسینی بابەتێکم بە زمانی عەرەبی لەسەر شێوازی ئەو شێوازانەی کە لە کۆمەلگای کوردیە هەیە وەکو دەربڕینی خۆشەویستی و سلماندنی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوەی خەڵکانێکی تر لە دەرەوەی کۆمەلگای کوردی بیانێ ئاشنای ئەم میلەتە ببن لەڕێ ئەو نووسینەوە تێبگەن. ئێمە هەر یەکێک لەم کۆمەلگای ئێمە ئەگەر تۆزێ چاو بژێڕێ ئەزانەیە کە ئەم کۆمەلگایە چۆن پێغەمبەری خوای خۆشەوێ و ئەو ئالیاتانە چیەکەی گرنە بەر. بەس من زیاتر مەبەستمەوە بۆ کە خەڵکێکی عەرەب زۆر جار لێرە و لەوێ ئەمان بیست کە تۆمەتیان بۆ ئەم میلەتە کوردە مسلمانە وێنایەکی جیاوازیان دروستە کرد کە ئەم میلەتە میلەتێکی مسلمان نییە یا پابند نییە بەدینەوە کە ئێمە لە نزیکەوە لە هەندێک لە وڵاتان لەگەڵ هەندێک کەسایەتی و شخصیەتە کاتێک کە مقابلەمان کردووە هەندێک شتمان بۆ ڕوونکردوونەتەوە زۆر پیان خۆش بووە زۆر پێی معجب بوون بۆی بیرۆکەوە تەمێشمان کە شتێ بنووسم لەسەر ئەو بابەتە بۆی کە خەڵکانێکی تر ئیسفادی لێ بکەن. جا من کۆمەڵی بابەتی زۆر منووسێت لێرەیە لەم بەرنامە ئێوە تقریبا 20 خاڵێکم ئاماژ هێناوە بە سەریعی هەوڵەدەم ئاماژیان پێ بکەم ئەزانم دەرفەتەکە زۆر نییە. یەکەم تەماشاکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە چاوی ڕێز و احترامەوە. یعنی چ کەسایەتیەک هەیە لەم کۆمەلگایە بەقەت پێغەمبەری خوا کەسایەتێکی مەرموق و گەورە و خۆشەویست و پێگەیەکی بەرزی هەبێ لەنێو ئەم میلەتەیە. ڕەنگە خەڵکانێک بۆ دەسەڵاتدارێک بۆ مەسئولێک لەبەر بەرژەوەندیەکی دنیایی بتوانن جۆرێک تەمەلوق بکەن جۆرێک خۆنزیکردنەوە بکەن جۆرێک خۆشەویستی دەربڕن بەڵام هەموو ئەمانە بەرژەوەندیە کاتیە
بۆ کاتێکی دیاری کراوە یا بۆ مەسلحەت و بەرژەوەندیەکە بەڵام خۆشەویستی پێغەمبەری خوا و پێگە و ڕێزی پێغەمبەری خوا جگەل لە گەورەی ئەو پێغەمبەرە و خۆشەویستی دەربڕین بۆ ئەو پێغەمبەرە و بەدەستێنانی ڕزامەنی خوا هیچ غایەت و مەبەستێکی تری نییە بۆیە هەر کەسێک بە ئینصاف و سەیر ئەم کۆمەلگایە بکە بە تەسەڕوفاتە بە هەڵسوکەوتی ئابینێ کە ئەم شخصیەتە خۆشەویستی حتا سیاسیەکانیش کە خەڵکێکی تر پیان معجبە دەسەڵاتدارەکانش کە خەڵکێکی تر ئەمان بە گەورازان ئەوان زۆر خۆیان لە ئاسی پێغەمبەری خوا ئەبێ بە بچووک بزانن چونکە ئەم کۆمەلگا تەقبولی ئەوە ناکە کەسێک هەبێ بڵێ من لە پێغەمبەری خوا بەڕێزترم گەورەترم شایستەترم ئەوش خۆی پەروەردگار ڕێزی لێناوە خوا فەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرک ئێمە پلۆپایی تۆمان بەرز کردوتەوە لەم شارەیە و لە هەموو شارەکانی کوردستانە بێ ڕۆژی 5 جار لە بڵندگۆکانەوە هاوار بکرێ ئەنە محەممەد ڕەسوول الله شایەتیە دەین کە محەممەد نێراوی خۆیە ئەمە گەورەترین ڕێز و پلۆپایە چ دەسەڵاتدارێکەوە باسێک لێ ئەبێت تۆ لە هەموو تەحیاتێکە شایەتیدا بدەی بەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژانە چەند جارێک بێ سەڵاوات بدەی لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمانە هەمووی ئەیسەلمێنێک کە ئەم میلەتە بەڕاستی ئەو پەڕی ڕێز و احترامی هەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم طبعا زۆر بە کورتی باسێکین لەبەر کاتی بەرنامەکە دووهەم بەڕازدانانی هەر شتێکە لە پێغەمبەری خوا دێ صلی الله علیه و سلم ئەم خەڵکی ئێمە ئەوە نەمتمانەی بە پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه و سلم حتا هەندێک جار حەدیثی ضعیفیش ئیشی پێکە کە یعنی جاری وا حەدیثەکە هەر حەدیثیش نییە حەدیثی مەوضوع درۆیە بەدەم پێغەمبەری خواوە کە کەوتت پێغەمبەری خوا فەرمێ خەڵق قبوڵیەتی کە مامۆسایەک وتارە خوێنێ مهما کان ئەو خەڵکە ڕخنەی هەبێ سەرنجی هەبێت تێبینی هەبێ ناچارە گوێ لە ماوەسازۆر لە بابەتی چارەسەری شاکە دەڵێن لە فەرمایشتێکی ڕەسوول الله و بابەتانات و لە کۆمەڵگای کردیمیش خۆم زۆر هەستم بەوە کرد بەڵێ چەندین جار ئێمە چوونەتە سوڵحێکەوە کابرا زۆر دڵپڕ بووە بە تەمای تۆڵە بووە هەندێک قسەی خێرمان بۆ کردووە چەند ئاەتێک و چەند حەدیثێکمان بۆ هێناوەتەوە چەند مووقفێکمان لە ژیانی پێغەمبەری خوا باس کردووە کابرا توێتی مامۆستا تەواو ئێوە چی ئەڵێن من ئاوا ئاکەم بۆیە هەرچی لەلایەن پێغەمبەری خوا بێ لەم میلەتەیە ولا ئەم کۆمەلگایە بە شێوەیەکی گشتی باسەکەم هەڵبەتە شاز خەڵکانێکی ڕیسپەر لە هەموو کۆمەلگاکان هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی هەرچی لە پێغەمبەری خوا بێ ئەم میلەتە پێی قبوڵە وەی خاتە سەر چاوی و جێبەجێەکە خاڵێکی تر زیندووکردنەوەی سونەتەکانی سوپاس بۆ خوا دیقەتە درێ ساڵ بە ساڵ تا خەڵک زیاتر ئاشنا بێ تا خەڵک زیاتر بڵێن لە دین شارەزا بێ ڕوونکردنەوەی زیاترە دێتە سونەتەکان جێبەجێکرێ من لە تەمەنی خۆمدا دەیان سونەت هەیە کە بیرم دێت لە ساڵانی پێشوە نەئەکرا بەڵام بەر لەبەر خەڵک ئێستا هەوڵەدا ئەو سونەتانە جێبەجێ بکە زۆرن ئەو سونەتانیش ناکرێت لێرە باسییان بکەن یعنی بەسیترین نمونە هەر چەند ساڵێک پێش ئێستا نوێژە بارانە یان نوێژی جەژن لە دەرەوە ناکرا کە سونەتی پێغەمبەری خوا وایە ناو مزگەوتان نەکرێت بچنە دەرەوە بیکەن بەڵام ئێستا لە چەندین شوێنە بینین ئەچنە دەشتایی و چۆڵایەکانێکن مەسەلەن دەیان سونەتی ترکە هەر سونەتی عملی کە خۆمان جێبەجێەکەین یان سونەتی کە پەیوەندی بە کۆمەلگا بێ خەڵک زیندوی کاتەوە باسکردنی پێغەمبەری خوا و تەمەنای بە دیدارگەیشتنی کێ هەیە لەم میلەتە ئێستا ماکێکی ئێوە بەرن لەناو ئەو خەڵکە بڵێن تۆ حەزەکەی بە دیداری پێغەمبەری خوا بگەی تۆ حەزەکەی مشتاقی بۆی بە پێغەمبەری خوا بگەی تا مەزۆری دیداریت باوەڕ ناکەم کەسێک هەبێ مەگەر ملحید بێ خوا هیدایەتی نەدابێ ئەگینا لە 1990 ئەو خەڵکە ئەڵێ ئەروەڵا مشتاقم بە دیداری پێغەمبەری خوا حەزەکەم بە خزمەتی بکەم حەزەکەم دەستەکانی ماچ بکەم وەکو لە دنیا پێی نەگەیشتم حەزەکەم لە ئاخرەتا پێی بگەم ڕەنگە هەندێکیان بگرین ئەم پرسیاریان لێ بکەی خەڵکانێکی زۆر هەیە ناتوانن وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە یەک ئەم پرسیاریان لێ بکە یەکسەر ئەگرین ئەوەندە شەوق و خۆشەویستیان هەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و خاڵێکی تر ناونانی خەڵک بە ناوی محەممەد صلی الله علیه و سلم ئێستا ئەم میلەتە حەقوا ناوبرا بە ناوی محەممەدەوە لە جاتی ملەتی کورد یعنی بەڕاستی ئەوە ناوی محەممەد زۆرە یعنی کەم ماڵ هەیە کەم خانەوادە هەیە کە یەک یا دوان یاسیان لە منداڵەکانیان بە ناوی محەممەدەوە نەنرابێ من دێتە بیرم لە چەند ساڵی پێشترە لە شاری چەمچەماڵ لە ناحیەی شۆڕش لە قوتابخانەی باسەڕە پۆلێکی تیا بوو نزیکەی 30 تەلەبوو هەر هەمووی ناوی محەممەد بە ناوی باوکۆ جیانە کردەوە بۆیە ناوی ئەحمەد ناوی محەممەد ئەو ناوانەی تر ئەسعاد ئەمانە کە ناوی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تاها یاسین ئەم ناوانە زۆرترین بربڵاویان هەیە ئەوسا ناوی محەممەد تەنها لە هەرێمی کوردستانی شانی بووە ئێستا لە بەریتانیا بۆتە پێم وابێ یەکەمین ناو من بیستومە لە ئیسرائیل لە بەریتانیا لە هەندێک لە وڵاتی تریشکە سوپاس بۆ خوای پەروەردگار ناوەکەی ئەبێ هەر بەرز بێتەوە خوا وعدی داوە و ڕۆژگارێکیش دێ ومێ دەکەم ئێمە هەندێک لەو ڕۆژگارە ببینین کە بە سەرجەم جیهانە ئەم دینە بڵاوە بێتەوە واگاتە هەموو کونج و کەلەبەرێکی ئەم دنیا ئینشاءالله طبعا ئەوەیەکی کە ئەگەر هەر کەسێکی خۆش بووە
ناوەکەیشی لە مناڵەکەی ئەنی ئەوش دلیلێکی زۆر گەورەیە. ئەمجا سەردانیکردنی مزگەوتەکەی و سەردانیکردنی قەبرەکەی لە سەتا نەوەتی ئەو خەڵکە ڕەنگە زیاتریش حەزکە ئێستا سەردانی شاری مەدینەی پیرۆز بکە، سەردانی ئەو هەموو جوانێ بکە کە لە شاری مەدینەیە هەیە، سەردانی قەبرەکەی پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم، لە نزیکەوە سەلامی لێ بکە. سوپاس بۆ خوا ئێمە چەند جارێک خوای گەورە قسمەتی کردووە بە حەج و عەمرەوانە ڕۆشتوین، خەڵکێکمان لەگەڵا بووە بە مجرد دەرکەوتنی مزگەوتەکەی پێغەمبەری خوا خۆی پێ نەگیراوە، گریاوە. کاتێک گەیشتۆتە خزمەتی ئەو پەڕی یعنی خۆی پێ نەگیراوە، هەرچیت کردووە، یعنی باوەڕکە من وەکو مامۆسایەک دڵم هینتر بووە لەو ئەو پیاوێکی نەخوێندەوار بووە یان پیاوێکی بەتەمەن بووە. داوەنەی من متەئەسیر بووە بە خزمەت گەیشتنی بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە یعنی خەڵکانێ زۆر هەیە دوعا ئەکەن ئەپارێنەوە پارەی زۆر دەدەن بەس بۆی بە دیداری بگەن، بەس بۆی کە بگەنە خزمەت مزگەوتەکەی وە لە نزیکەوە سەلام لە پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم. خاڵێکی تر سەڵاوات هێنان و سەڵاواتدان لەو کاتێک کە ناوی پێغەمبەری خوا هێنرێ. زۆربەی خەڵک وایە ئەگەر چیان هەندێک خەڵکی جاری وایە لە بیریان نەچێیان بەس ئێمە قسە لەسەر ئامەکەین، هەر کە ناوی پێغەمبەری خوا هێنرێ ئەوتێ صلی الله علیه وسلم. ئەمەش لەو فەرمایشتە وەریان گرتووە کە ئەفەرمێ البەخیل من ذکرت عنده فلم يصلي علي. بەخیل کەسێکە کە ناوی منی لەلا ئەهێنرێ و سەڵاواتم لەسەر نادا. ئەم جۆری سەڵاواتەیش جۆری زۆرە ناو کۆمەڵگای ئێمە. جاری وا هەیە لە مەجلیسێکاڵێن نوری پاک پێغەمبەرە سەڵاوات، سەیدی عالام ڕەسوولە سەڵاوات، یا هەر ئەڵێن صلی الله علیه وسلم. لە دوای ژنمارە بڕین، لە دوای کۆتایی هاتن بە هەنێ مەجلیس، لە دوای کۆتایی هاتنی هەندێک درە و ئیش و کاری گوند و ئەوانە لە زۆر شوێنە بینیمانە ئاماژە بە سەڵاواتدانەکرێ و سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەمە دەلیلە لەسەر خۆشەویستی و پێگەی ئەو کەسە. ئەمجا تووڕەبوون و هەڵچوون کاتێک کە ئیساءە و بێڕێزیە کرێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یعنی لە هەر شوێنێکی ئەم دنیا کاتێک کە نووسەرێک یا نمایشکارێک یا هەر کەسێکی تر کە بێڕێزیەکە کا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبینی ئەم میلەتە تێکڕا دێنە سەر خەت، هەرێکی بە جۆرێک تعبیر لە خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا تازە کاتەوە و تووڕە ئەبن لە خەڵکانێک کە بێڕێزیەکەن بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. وەکۆی کە باسم کرد لە شاری هەولێر و لە شاری سلێمانی گەورەترین خۆپیشاندان کرا بۆ دیفاع لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێستەیش ئەگەر بە بۆنەی ئەم وەزعی کۆرۆنا و ئەو حاڵەتە تەندروستیە نەهەموارە نەبێ کە لە وڵاتەیە هەیە ڕەنگە گەورەترین خۆپیشاندان بکرایە و گەورەترین ناڕەزایی دەربڕایە بەرامبەر بەو بێڕێزیانەی کە بە پێغەمبەری خوا کرێ صلی الله علیه وسلم. و ئێستا داوای ئەوە کرێ کە بایکۆتی ئەو کاڵا و شتومەکانە بکرێت کە لە فەڕەنسا و هاوردە کراون بۆی کە کاریگەریەکی ئابووری زۆر گەورە لەسەر ئەو وڵاتە دروست بکە و دروستیشی کردو ئەم چەند ڕۆژە. من بینیم لە کەناڵی جەزیرە بڵاویان کردووە کە فەڕەنسا داوای کردووە کە وڵاتانی ئیسلامی مقاتعی منتەجاتی ئەو وڵاتە نەکەن، کەلوپەل و شمەکی ئەو وڵاتە نەکەن، چونکە ئەوان پێگەی ئەوان بەو پارە و بەو ئیمکانێتەیەکە هەیانە لە بەردەستیانە و کاریگەریەکی زۆر زۆر لەسەریان دروست کەراتە سەرخەت و لێدوانێکی نەرمتریە لە جارانی بێگومان تا موسڵمانان مووقیفیان هەبێ هەڵوێستیان هەبێ کاریگەری زیاتر بێ ئەوانی زیاتر دێنە سەرخەت. زۆر بە کورتی مامۆستای بە کورتی ئینشاءالله لە خزمەتام. ئەمجا وتنی قەسیدە و نەشید و شعر و ئەو بابەتانە کەم شاعری کورد هەیە شعرێکی جوانی نەبێ لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەمە من بەڕاستی لێرە وەڵام شەرەفە بۆ شاعرانە و داوا لە هەر بەلایەکی تریشەکەم کە دەستی نووسین و شعری هەیە شعر لەسەر پێغەمبەری خوا بنووسێ. شعر کاریگەری زۆر زۆر گەوری هەیە. جاران لەناو عەرەبا هەر کەسی شعرێکی لەسەر بوو ترای پشتی ئەشکا بە 50 ساڵ ڕاست نەبوویەوە بەو شیعرە ئەوەندە کاریگەری هەیە. بۆیە ئابینی شاعرانی ئێمە بێخود نالی مەحوی هەرێکی لەوانە شعری جوان و بابەتی زۆر جوانیان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا ناوی ئەوە خۆشە لەگەڵ زەهرا باسی بکە خۆشیە کەس. مامۆستا بابەتەکە زۆر هەڵدەگرێت و زۆر بەچێشە بەڵام کاتەکەمان زۆر کەم و مندا لێ وردنتان لێکەم بە کورتی هەر ئەوەنە ئەڵێم کە زۆر شتی تریش هەیە کە دەلالەتەکە لەسەر پێگەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نێو ئەم میلەتی کوردەیە کە مێ دەکەم زیاتر دیراسی لەسەر بکرێ و زیاتر تیشکی لەسەر بخرێت. زۆر باشە. زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد چیمەنی زانایانی مامۆستا زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان بۆ جەنابتان. بینەرانی عزیز دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی
چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. بەرهەمە پاککەرەوەکانی یۆپاک. گەرەتەوێت قاپەکانت بە جوانی پاک ببنەوە و زیان بە تەندروستیت نەگەێنێت، ئەوە زاهی یۆپاک بەکاربێنە. گەرەتەوێت بە دوور بیت لە هەموو جۆرە میکرۆبێک و دەستەکانت بۆنیان خۆش بێت، ئەوە سایلی یۆپاک بەکاربێنە. فاسی یۆپاک بەرهەمێکی ناوازەیە و ڕەنگی جلەکانت دەپارێزێت و بێبۆنە و زیان بە تەندروستیت ناگەێنێت، بۆ جلی سپیش بەکاردێت. فلاشی یۆپاک بێبۆنە و بێزیانە و هەمیشە و زیاتر هەست بە پاک و خاوێنی ماڵ و مشتەمەلاتەکەت دەکەیت. ڕووناکی و جوانی و بۆنی خۆش با مۆجزەی یۆپاک بەدیدێت. پاکەرەوەکانی یۆپاک بەرهەمێکی ئێرانیە و زیان بە تەندروستی ناگەێنێت. باوەڕپێکراوی وڵاتانی ئەوروپایە و بۆ زۆربەی وڵاتان هەنارداکرێت. بۆ دەستکەوتنی بەرهەمەکانی یۆپاک پەیوەندی با کۆگای بەرهەمەوە بکەن. ناونیشان سلێمانی ئیبراهیم ئەحمەد، پشت بەنزینخانەی وڵات. بەرهەمە پاکەرەوەکانی یۆپاک. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە، بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە، بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانی دەناسرێتەوە. وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە، ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت. بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە. گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە. بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات. زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارامی و دڵنیایی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە، بۆیانینی لای تاکە، زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە، نینی تامی سروشتیە، هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە، حەزی لە ئاهەنگێرانە، لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە، تامی خۆشە و بێزیانە، بۆن و ڕەنگی هەمە جۆرە، شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بە ناوی خوای پەروەردگار ئازیزان بەشێک لە هەواڵ و زانیاریە گرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. عیزەت دووری کەسی دووەمی ڕژێمەکەی سەدام حوسێن لە تەمەنی 78 ساڵیدا کۆچی دوایی کرد. لە بەیاننامەیەکدا حزبی بەعسی عراقی کۆچی دوای عیزەت دووری کەسی دووەمی بەعس و ڕژێمەکەی سەدام حوسێنی ڕاگەیاند. بەپێی زانیاری ناوەندە هەواڵەکان عیزەت دووری ڕۆژی یەکشەممە کۆچی دوایی کردو لە گۆڕستانێک لە سەلاحەدین بە خاک سپێرداوە. عیزەت ئیبراهیم دووری تەمەنی 78 ساڵ بوو، کەسی دووەمی حزبی بەعس و ڕژێمەکەی سەدام حوسێن بوو. لە چەندین تاوانی کۆمەڵکوژیدا
دەستی هەبووە لە دوای هاتنی هێزەکانی ئەمریکا بۆ عێراق و ڕووخاندنی ڕژێمی بەعز. عیزەت دووری هەڵهات و ئەمریکاش بڕی 10 ملیۆن دۆلاری وەک خەڵات بۆ دۆزینەوەی دیاری کردبوو. بەڵام تا ئەم ساتش کە هەواڵی کۆچی دوایی بڵاو دەبێتەوە هیچ زانیاریەکی فەرمی لەسەر شوێنی خۆحەشاردانی دووری ئاشکرا نەبوو. سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئامادە نین بۆ پرساندن بچنە بەردەم پەرلەمان و دەڵێن پێشتر وەڵامی هەموو ئەو پرسیارانەیان داوەتەوە کە پەیوەستن بە لێبڕینی موچە و دۆخی داراییەوە. چاوەڕێ دەکرێت کۆبوونەوەی سبەینی پەرلەمان تەوەرێکیان تایبەت بێت بە پرساندنی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت و ئاوات شێخ جەناب وەزیری دارایی و ئابووری لەسەر لێبڕین و دواکەوتنی موچە و خراپی دۆخی دارایی هەرێم. بەپێی زانیاریەکان ئەو سێ بەرپرسا ئامادەنین بچنە بەردەم پەرلەمان بە پاساوی ئەوەی وەڵامی پرسیارەکانی پەرلەمانتارانیان داوەتەوە. بەپێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانیش پرساندنی بەرپرسانی ئەنجومەنی وەزیران لەگەڵ ئەوەی خۆیان بە مەبەستی ڕوونکردنەوە سەردانی پەرلەمان بکەن جیاوازە و گەورەترین پرسیاریش کە سەرۆکی حکوومەت و ستافەکەی وەڵامیان نەداوەتەوە ئەوەیە چۆن بە بڕیارێک موچەی 5 مانگی موچەخۆران دیار نامێنێت. ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ دەنگدان لەسەر بازنەی هەڵبژاردننی کەرکووک و نینەوە کۆ دەبێتەوە. پاشنیوەڕۆی ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆ دەبێتەوە بڕیارە دەنگدان لەسەر بازنەی هەڵبژاردننی پارێزگاکانی کەرکووک و نینەوە بدرێت کە پێشتر دەنگیان لەسەر نەدرابوو وە کۆبوونەوەکە بۆ ماوەی 48 کاتژمێر دوا خرابوو. دەنگدان لەسەر هەموار یاسای هەڵبژاردننی عێراق مشتومڕی زۆری سیاسی بە دوای خۆی داهێناوە و لە ئێستاشدا کە عێراق بەسەر چەندین بازنەی جیاوازدا دابەش کراوە. ترس و لە ڕاوکێلای زۆرێک لالایەنە سیاسیەکان دروست بووە. باوەڕیان وایە ئەو فرە بازنەیە تەنها بە زیانی حزبە بچووکەکانە. سونەکانی عێراق بەرەیەکی نوێ ڕادەگەن و یەکەم کاریشیان لادانی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانە لە پۆستەکەی. 5 هێزی سونە بەرەیەکی نوێ بە ناوی بەرەی عێراقی لە ناو ئەنجومەنی نوێنەران ڕادەگەێنن. لەو ئەو 5 هێزە لە ناو ئەنجومەنی نوێنەراندا خاوەنی 35 کورسی پەرلەمانی وسامە نوجەیفی وەک سەرۆکی بەرەکەیان هەڵبژاردووە. بەپێی زانیاریەکان یەکەم کاریان لادانی محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق و لەگەڵ چەند لایەنێکی شیعە و کوردیشدا کۆبوونەتەوە. هەڵمەتی بایکۆتی کاڵای فەڕەنسی وەزارەتی دەرەوەی وڵاتی هێنایە دەنگ و داوا دەکات وڵاتانی ئیسلامی کاڵای وڵاتەکەیان بایکۆت نەکەن. وەزارەتی دەرەوەی فەڕەنسا لە ڕاگەیەندراوێکدا داوا لە وڵاتانی دۆستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات کە ڕێگە نەدەن کۆمپانیەکانیان بەرهەمی فەڕەنسی بایکۆت بکەن. لە ڕاگەیەندراوەکەی وەزارەتی دەرەوەی فەڕەنسادا هاتووە داواکاری بایکۆتی کاڵای فەڕەنسا هیچ بنەمایەکی نییە و دەبێت بە زووترین کات بوەستێنرێت. هەروەها دەبێت هەموو ئەو هێرشانش بوەستێنرێن کە دەکرێنە سەر وڵاتەکەیان و دەبێتەوەی هاندانی کەمینەیەکی توندڕە و لە وڵاتدا. پاش بێڕێزیەکانی فەڕەنسا بە ئیسلام و پێغەمبەر درودی خوای لەسەر بێت هەڵمەتی بەرگری لە ئیسلام و پێغەمبەرمان جیهانی تەنی و بەشێک لە وڵاتانی ئیسلامیش بڕیاری بایکۆتی سەرتاسەری کاڵای فەڕەنسیان دەرکرد کەوەش نیگەرانی و ترسی زیانی ئابووری لای فەڕەنسا لێکەوتووەتەوە. کۆمپانیەکانی فەیسبوک و واتسئاپ دەیانەوێت نوێنەرایەتیان لە عێراق بکەنەوە. بەرپرسێکی باڵای وەزارەتی پەیوەندیەکانی عێراق ڕایگەیاند کردنەوەی نووسنگەکانی کۆمپانیای فەیسبوک و واتسئاپ و هەر کۆمپانیایەکی تریش لە عێراقدا ئامانجلەی کارکردنی وەزارەتە بۆ هەمانکردن و هێنانیەوە کۆمپانیانە بۆ عێراق. باسم مەسەدی بەڕێوەبەری گشتی پەیوەندی و زانیاریەکان وتیشی پێویستە حکوومەتی عێراق کاراسانیان بۆ بکات و بە هەماهەنگ بێت لە نێوان وەزارەت و دەستەی ڕاگەیاندن. سەرڕایەوەی پێویستی بە هەماهەنگی هەیە لەگەڵ کۆمپانیەکان خۆیان تا بتوانن نووسنگەکانیان لە عێراق بکەنەوە. باسم مەسەدی ئاشکراشی دەکات هاودەنگیەکی زۆر هەیە بۆ یەکخستنی میکانیزمەکان و چۆنیەتی بەکارهێنانی کۆی ئەپلیکیشنەکان و ڕێخستنی بەکارهێنانیان تەنانەت هەندێک جار پێویستە یاسا بەدانانی یاساش بۆ ڕێخستن نەک سنووردارکردنی ئازادی هاوڵاتیان. بەشێک لە هەواڵ و زانیاریەکانمان پێشکەش کردن. پاش ناوبڕێک هاوکاران لە پەیامی ڕۆژ دێنەوەلاتە.
وڵازان بۆ زانیاری شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان دەچین لای پەیاملێنانمان سەرەتا دەچینە پارێزگای سلێمانی پەیاملێرمان ڕامێر عوسمان لە پارێزگای سلێمانی و ڕامێ سڵای خوا لەبێ دوایین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین؟ بەڵێدانیا سڵاوی خواتان لەبێ بەینتان باش دیارە ئێمێستا لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانین هەموو ساڵێک لە مۆسیمەدا پرۆژەی دۆستانی محەممەد ڕاگەێنن دیارە پرۆژەکە پرۆژەیەکی سەرتاسەریە لە هەرێمی کوردستان بۆ خوێندنی ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و هەروەها ساڵانی تایبەتیان هەبوو کە یەکێ لەوانە خەڵاتی گەشتی ئەمرە بوو بۆ ماڵی خوا و هەروەها چەند خەڵاتێکی تر بوو بەڵام جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەم بڵێن تاقیکردنەوەی ئەنجام نادەن و چالاکی تریان دەبێت لەم ڕۆژەدا ئەویش بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوەیە و هەروەها ئەم خەڵەباڵقی کە ساڵانە لە تاقیکردنەوەکان دروستە بوو ئەم ساڵ نایەنەوێت ینی کێشە بۆ تەندروستی ئەوانە دروست بێت کە بەشداری لە تاقیکردنەوەکە ئاکەن من بۆی کە بزانم ئەم ساڵ پرۆژەیان چی دەبێت لە ینی بەدیلی ئەوەی کە تاقیکردنەوەکان جام نادەن دەچینە لای ماوەسا گیان سڵاو لێبێت ئەم ساڵ ئێوە تاقیکردنەوەکە ئەنجام نادەن بەدیلتان چییە لە پرۆژەکە ینی پرۆژەیەکی تر ئەنجامەدەن هاوشەوەی ساڵانی ڕابردوو یەکمانەمە بەیاننامەیەکمان هەیە بەیاننامەکە دەخوێنن و ئینشاءڵڵا تەواوی ئیشوکاری پرۆژەکە لە ناو بەیاننامەکەدا هەیە. زۆر باش. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان لە کاتێکدا ڕقی دوژمنانی ئیسلام پرۆسەیەکی بەردەوامە و هەمیشە گوێمان لە قسەی سوا و ناڕەوا دەبێت ئیسلام ئەگەر بگەڕینەوە بۆ 14 ساڵ پێش ئێستا لە وڵاتی دانیمارک هێرشی ناڕەوا کرایە سەر چاکترین و دڵسۆزترین مرۆڤی سەر ڕووی زەوین حەزرەتی محەممەد المستەفا درودی خۆی لەسەر بێت. سوپاس بەخوای گەورە دەرەنجامەکەی لە سوودی ئیسلام و سەر شۆڕی دوژمناندا بوو. بەداخەوە لە سەدەی 21 بەناو کرانەوە و ئازادی داجارێکی تر بانگەشەکارانی درۆینەی ماف و ئازادی لە ئێستادا لە فەڕەنسا هێرشێکی ناڕەوایان دەست پێکردو و بێگوێدانە ئەوەی بە درێژایی مێژوو هەموو ئەوانەی دژی ئەم دینە بوون جگە لە مایەپۆچیی تریان دەست نەکەوتووە. جەماوەری هەرێمی کوردستان و هەموو لایەک ئاگادارن ئێمە نەوەکانی باپیرە سەلاحەدین وەکو ئەرکێکی ئاینی و هەستکردن بە بەرپرسیارەتی ئیمانیمان لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان حەوتدا پرۆژەی دۆستانی محەممەدمان ڕاگەیان لەو کاتەدا تاکوی ئێستا بە پشتیوانی خی گەورە و هاوکاریەکانی بەڕێستان توانیمان ئامانجی پرۆژەکە کە بریتە لە ئاشناکردنی نەوەی نوێ بە ژیانی پێغەمبەری پێشەوە و ئاکار و ڕەوشت و سونەتەکانی بوو پراکتیزەی بکەین و هەزارەها گەنجولاوی ئەم کوردستانە و دەرەوەش ئاشنای ژیان و کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەین. هەرچەندە لە ئەم ساڵدا بارودۆخەکە ئەوە دەخوازێ زیاتر لە گوڕوتینی 2007 و ئێمەش و ئێوەش دەست بە بڕگە و چالاکی جۆرا و جۆر بکەین بۆ پشگیری لە سەرداری مرۆڤایەتی سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. بەڵام بەهۆی کەوتەکانی ڤایرۆسی کۆڕۆنا و دەرەنجامە نەخوازراوەکانی بەباشی دەزانین لەبەر پابندبوونمان بە ڕێگاکان لە توشبینەوەی ئازیز لە ئێستادا چواردەیەمی لە ساڵی چواردەیەمی پرۆژەی دۆستانی محەممەددا ساوسەلەم هیچ جۆرە چالاکیەکی جەماوەری ڕانەگەێنین و تەنها ئەوە نەبێت تۆی بەڕێز بانکێش بکەین بۆ بەشداریکردن لە چالنجی سەڵاوات کە چالنجێکی تایبەتە بە سەڵاوت لێدان لە دیداری پێغەمبەری پێشەوامان درودی خوای لەسەر بێت. بۆ ئەو مەبەستە داوا لە تۆی بەڕێز دەکەین بەشدار بە و بە سەڵاوت لێدان لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم و بەڵێنی شوێنکەوتنی پەیامبەرەکەی دووبارە بکەوە و خزم و دۆست و ئازیزانت بانکێش بکە تاوەکو لەم مانگەدا زۆرترین سەڵاوت بۆ سەروەرمان بنێردێت. خوای گەورە پاداشی هەموو لایەک بداتەوە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆژەی دۆستانی محەممەد ساڵی 14 پاییزی 2020. مامۆستا ئەو چالنجە لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتیەکانە یان چۆنچۆنیە ئێوە ئێستا پۆستەرتان هەواسیوە لە بەردەم ڕێکخراوی قوتابیان ئەم پۆستەرانە لە نێو شار و لە کۆڵانەکانی شەڵەواست لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتیەکاندا ئینشاءڵڵا دەنگدانە و سەدایەکی باشی هەبێت و داوا دەکەین کە گەنجان و دڵسۆزان و خۆشەویستانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەشداری ئەم پرۆژەیە بکەن و وەکو بڵێ چالێنجی سەڵاوەت وا لێ بکەن کە ئینشاءڵڵا دەنگ و سەدایەکی گەورەی هەبێت لە سەرئاستی کوردستاندا ئینشاءڵڵا. بۆ ماوەی چەندێک بەردەوام بێ ینی ماوەی هەیە یان ئێمە بەردەوام دەبین ئینشاءڵڵا بۆ ماوەیەک وەکو بۆ ماوەیەکی لانی کەم بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام دەبین لە پرۆژە لەو مانگەدا بە تاکیدی بەردەوام دەبین تا کۆتایی ئینشاءڵڵا پشتیوانی خۆی گەورە.
دەستان خۆش بێ کاک دەستێن ئەگەر بە کورتی شتێک هەبێ یان سپاس بۆ کەناڵی ئاسمانی پێیان ئێمە وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان چالاکیەکانمان سەڵاتە بۆ هەموو کەس لە ماڵەکانە بەشدار بێ و ئێمە نەبینەوە کاری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام بە پێی ڕێکارەکان لە شار و شارەشەکان ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیان دەستکراون بۆ ئەوەی کە لەم مانگەدا زۆرترین خزمەت بە گەنج و لاوان بگەێنن پرۆژەی جۆرا و جۆر ئەبێت لەسەر ئاستی شارەکان قەزا و ناحیەکان لە قوناوەندەکان بەڵام لەسەر ئاستی هەورێمی کوردستان تەنیام چاڵێنجە ڤیدیۆیەیە کە هەر کەسێک دەتوانێت لە ماڵەکەی خۆی خێزانی سڵاوات بۆ دیداری پێغەمبەر صلی الله علیه و سلم بنێرێت. دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن. ینی ئەو دانیار پرۆژەکان ئێستا لە بەردەم ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە لێرەوە دەست پێ کردووە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕۆژمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی. بەڵێ ئازیان دەچینە قەزای شارەزور پەیامنێرمان وشیار محەممەد وەرەگرن. وشیار سڵاوی خوا لێبێت دوایین زانیارەکانی قەزای شارەزور و دەوروبەری چین. سلااو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێم سەرای زانیارەکان لەوە دەست پێ دەکەم ڕۆژی ڕابردوو تەرمی ئەو هاوڵاتی قەزای شارەزور کە دانیشتووی ناحیوار ماوە و دۆزرایەوە لە بناری بەمۆ کە لە کۆتایی هەفتەی ڕابردوو ڕۆژی پێنجشەممە بە مەبەستی کۆکردنەوەی قەزوان و پەیداکردنی بژێوی بۆ خێزانەکەی کە وەکو بەدواداچوونەکانی کردومانە کوڕە گەورەی ماڵ بوو بە مەبەستی بژێوی و پەیداکردنی بژێویە بۆ خێزانەکەی سەردانی بناری بەمۆی کردبوو دوای ئەوەی کە لە ڕۆژی پێنجشەممەوە بێسەر و شوێن دەبێت لە کاتژمێر 1:09 پەیوەندی مۆبایلەکەی دادەخرێت و هیچ پەیوەندیەک بەناوبراوە نامێنێ ڕۆژی ڕابردوو تەرمەکەی دۆزرایەوە کە بەپێی زانیاریەکانی پەیام بەدواداچوونەکانی پەیام هۆکاریگیان لە دەستدانی گەنجەکە کە گۆران عەلی بوو بەهۆی مینەوە بووە کە بەهۆی ئەوەی ناوچی بناری بەمۆ و ئەو دەڤەرەی کە هاوسنووە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و بەهۆی جەنگی 8 ساڵەی ئێران عێراقەوە مینێکی زۆر هەیە و تا ئێستا نەتوانراوە کە ئەو تەواوی ئەو ناوچەیە پاک بکرێتەوە مین بە ناوبراودا تەقیوەتەوە بۆتە هۆی گیان لەدەستدانی و بڕیاریشە بۆ بەری بۆ بدادەچوونە کردومان و پەیوەندیمان بە بەڕێوەبەری ناحیوار ماوەوە کردووە باسی لەوە کرد کە بڕیارە لە ناوچەی پشتە پرسەی بۆ بگێڕەوە لە هەمان کاتیشدا لێو بنێژێ و وتیشان کە ئێمە وەکو ناحەیەکە تەواوی بەدواداچوون هەوڵەکانمان لە ماوەی ڕابردووە ڕوو بۆ دۆزینەوەی ناوبراو بەڵام بەهۆی ئەوەی کە هیچ ئاسەوارێکی نەوەتانە پەیوەندیان بە کۆماری ئیسلامی ئێرانەوە کردبوو کە گومانیان دەکرد لەلایەن پاسداران و سەوانی سنووریە وڵاتەوە دەستی کرابێ هەموو هەوڵەکان بێئەنجام بوو دوای گەڕانێکی زۆر و کە ئەتوانین بڵێ بەو ماتۆڕەی کە چوو بوو بە دووری 500 مەتر لە ماتۆرەکەی خۆی گیانی لەدەستدا بوو و دانیشتوانی و سنوور دەڵێن کە لە کاتی ڕووداوەکە کاتژمێر 1:09 بووە دویان لە تەقینەوەیەک بووە بەڵام بەهۆی کراوانی ناوچەکە نەیانتوانیوە کە چۆی تەقینەوەکە دەستیشان بکەن و بدۆزنەوە و بڕیاریشە ئەمڕۆ هەر لە قەزای شارەزور لە ناو بازاڕی قەزاکە بۆ ئیدانەکردنی ئەو شکایەتیانەی کە بە پەیامبەری ئیسلام لە وڵاتی فەڕەنسا کراوە بڕیارە خۆپشاندان و ناڕەزایی ئەنجام بدرێت و بۆ پاڵپشتی لە پەیامبەری ئیسلام و لە هەمان کاتیشدا و لە گەشتی پێشتر و لە ڕاستەخۆ پێشتریش ئاماژەم بەوە کرد کە کاتمانی لە قەزای شارەزوو کراوە دەکرێتەوە ڕۆژی ڕابردوو بە ئامادەبوونی وەحدەی ئیداری سنوورەکەەوە لە هەمان کاتیشدا ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ڕێوڕسمێکدا بنکەکە کرایەوە و ئەوەی پەیوەستێ بە ناحی ئەلبەتی شەو لە درێژەی زانیاریەکاندا لە دوو بەشدا بەشی یەکەمیان بوونی ڕاگەندراوێکی بەڕێوەبەری ناحی ئەلبەتە کە دەستخۆشی لە دوو جهەتەکە یەکەمیان دەستخۆشی بۆ پارێزگای سلێمانی کە بڕی پارەی پێویستی بۆ چاکردنی تۆڕی ئاوی گەڕەکی شەیدان لە ناحی ئەلبەت تەرخان کردووە کە بەبێ شەکانی ئێمە بڕی تەرخانکردنەکە تەنها 2 ملیۆن دینارە لە ماوەی ڕابردوودا تەنها بۆ ئەو مەبلەغە کەمە پارەیە ئەتوانی بڵێن و گەڕەکە چەندین جار ناڕزایی و داواکاریان ئاراستەی بەڕێوەبەری ناحەکە کردبوو دوای هەوڵێکی زۆر دەتوانیان تەنها 2 ملیۆن دینار بۆ ئەو کێشەیە چارەسەر بکەن و تۆڕی ئاوی ئەو گەڕەکە چارەسەر بکەن و لە هەمان کاتیشدا لە درێژەی هەوڵەکاندا بووکە لە ماوەی ڕابردووشدا لە کۆتایی مانگی سێپتەمبەردا وەزیری پەروەردە سەردانی گوندەکانی بێستانسوور و لە هەمان کاتیشا کۆمەڵگەی باریکەی سەر بە ناحیە ئەلبەتی کرد بەڵێنیدا کە خزمەتگوزاریەکان و کەتی پەروەردە بەرەو پێشەوە بڕاوە دوو قوتابخانەی کردەوە لەو چوارچێوەیەدا ئەمڕۆ لەلایەن کۆمپانیایەکی وەتایبەت و لە هەمان کاتیشا لە ڕیشتن خێرخوازێکەوە دوو قوتابخانەی دیکەی ئەو سنوورە نۆژەن دەکرێنەوە بڕیاری نۆژەکردنەوەیان بۆ دەرچووە لەسەر ئەرکی خۆیان ئەمەش بە ئامانجی زیاتر خزمەتکردنی کەرتی پەروەردە و ئاوردانەوە لەو ناوچانێکە لە ماوەی ڕابردوودا دەتوانین بڵێ پەراوێزکرا بوون. زۆر سپاس بۆ هاوکارمان وشیار محەممەد لە شارەزورەوە لەگەڵمان سپاس بۆ زانیاریەکانت
بەڵێ بینەرانی عزیز ناوڕێکمانەیە و دێنەوەلات ئازان دووارە سڵاوتان لێبێ لە بەشی دوین بەرنامەکەمان قسە لەسەر ڕاگەاندنی پرۆژەی دۆستانی محەممەد دەکەین پرۆژەیەکە کەوا بە مێژوێکی 14 ساڵەوە لە هەرێمی کوردستانە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ئەم پرۆژەیە ڕادەگەیەنرێ بۆ قسەکردن لەسەر پرۆژەی دۆستانی محەممەد لەم ساڵدا میوانداری زۆر بەڕێز ستاریاسی ئەندامی دەستەی بەڕێوەبردننی سکرتارێتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان کردو کە ستۆدیۆ لەگەڵمانە ماوەستا سارە بەخێر بن زۆر بەخێر بن. پرۆژەی دۆستانی محەممەد پێم وابێ ئەمڕۆژ ڕاستەخۆ کە پێشتر هاوکارەمان لەوێ بوون لای هاوکارانتان پرۆژەیە کە زۆربەی هاوڵاتیان و بینەرانیشمان ئاشنان بەو ناوە بەکار و چالاکەکانتان بەڵام بۆ بیرهێنانەوەیەک بۆ ئەو جیلەشی کە ڕەنگە هێشتا بە ئاشنایەتی زۆریان بە پرۆژەکە نەبێ بە باسکردنێکی پرۆژەکەەوە با بچینە ناو کار و چالاکیەکانی ئەم ساڵدان ئەگەر دیسانەوە پرۆژەی دۆستانی محەممەد بە باشتر بناسیینەوە. بەناوی خوا سپاس بۆ خوا درود و سەلام سەر خۆشەویستی خوا زۆر سپاس بۆ پەیام و پەیامی ڕۆژ کە گرنگیان بەم بابەتە پرۆژەی دۆستانداوە. پرۆژەی دۆستانی محەممەد یەکێکە لە کار و چالاکیە بەرفراوان و سەرتاسەریەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ساڵی 2010 و کاتێک کە هێرشێکی ناڕەوا لە ڕێگەی ڕۆژنامە و کاریکاتێرەکانی وڵاتی دانیمارکەوە سەبارەت بە پێغەمبەری خوای گەورە ئەنجام درا وەکو وەڵامدانەوە بەرپەرشدانەوەیەک ئێمە لە کوردستان ئەم پرۆژەیەمان ڕاگەیاند و سوپاس بۆ خوای گەورە ماوەی 14 ساڵە ئەم پرۆژەیە بە بەردەوامی لە کار و چالاکیە و هەموو ساڵێک لە مانگی مەولودا دووبارە ڕاگەیەنرێتەوە و کارەکانی دەست پێکاتەوە. هەدەفی پرۆژەکە بریتە لە ئاشناکردنی نەوەی نوێیان ئەو خەڵکە بە ژیان نامی پێغەمبەری خوای گەورە صلی الله علیه وسلم و ئاکار و ڕەوشتەکانی و زیندوکردنەوەی سونەتەکانی و عادەتەن چالاکیەکانی پرۆژەکەش کۆمەڵە چالاکی مەیدانین لە بڵاوکردنەوەی فلێکس و پۆستەرات و نامیلکە و بڵاوکردنەوەی کتێب و بەستنی کۆڕ و سیمینار و کۆمەڵک چالاکی مەیدانی ترە. بۆ ئەم پرۆژانتان کەسێکەیە کە سپۆنسەر تام کات یاخود پشتگیری تام کات لە پای پرۆژەکەتانە؟ پشتگیریکردنی ئابووری ئەم پرۆژەیە لەلایەن خێرخوازانەوەیە ئەو خێرخوازانەی کە هەوڵێن ژیان نامی پێغەمبەری خوای گەورە بناسێن بە خەڵک پارەکەی خۆیان سەرۆت و سامانەکەی خۆیان ئەخەنە خزمەتی ئەم پرۆژەیەوە هەرێکە و لەلایەک بە بڕە پارە هاوکارە بێت و ئێمەش سەرچاوی داراییمان لەو خێرخوازانەوەیە بۆ بەڕێوەبردننی کارەکانی پرۆژەی دۆستانی محەممەد. بۆ ئەم ساڵ ینی سەر ڕایبوونی ئەو بارەدۆخەیەوە لە ڕووی تەندروستیەوەی ڕەنگە کۆڕ و سیمینارەکان تۆزێک مەحدودکرابن چ ڕێکارێکی ترتان کردوتە بەر بۆ زیاتر فراوانکردنی پرۆژەکەتان یاخود گەیاندنی پەیامی پرۆژەکەتان؟ ئێمە ئەمڕۆ 26دا بۆ ساڵی 14 پرۆژەی دۆستانی محەممەدمان ڕاگەیاندەوە بەڵام لەبەر پاراستن و جێبەجێکردنی ڕێکارە تەندروستیەکان و لەبەر وەسەی کۆڕۆنا کە هەمومان ئاگادارین ئێمە ناتوانین کۆمەڵک چالاکی مەیدانی هەیە ئەنجامی بین بۆ نەچینە ناو بازارەکانەوە پۆستەر و لافیتە و نامیلکە ئەوانە بڵاو بکەینەوە بەڵام لە ڕێگەی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە چاڵنجێکمان هەیە چاڵنجی سەڵاوات کە هەم بە هاشتاگ و هەم لە ڕێگەی کورتە ڤیددیۆ ئەکرێت ئەو بەڕێزانی کە پێیان خۆشە سڵاوات بن لە دیداری پێغەمبەری خوای گەورە و بەشدار بن لەم چالەکەیە و زائیدەن ئەمەش ڕێگر نییە لەوەی کە ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سەرتاسەری هەرێم ئەگەر بارودۆخ لەبار بێ جیهەتی ئیداری ڕێگەبات لە لایانی تەندروستیەوە کێشە دروست نەکە ئەتوان هەر چالێکێک کە گونجاو بێت و پێیان خۆش بێ ئەنجامی بدەن. ئەلبەتە ئەم پرۆژی ئێوە ڕێکخراوی قوتابیان پێ هەڵدەستێت ئێوە تا چەند کارتان لەسەرەوە کردوکە قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان قوتابیانی ئامادەی ئاشنا بکەن بە ژیان نامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و کارێ بکەن کە زیاتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بناسن. بە حکمەوەی کە ئێمە ڕێکخراوێکی جەماوەرین و لە بواری قوتابیانە کارەکەین کارەکانی ئێمە ئەبێت بچێتەوە ناو ناوەندەکانی خوێندن بەڵام لەبەر کۆمەڵێک هۆکاری سیاسی ئێمە ئەوە بۆ ئێمە زۆر قورسە بەڵام سەرباری ئەوە کۆڵمان ناوە وازمان نەهێناوە هەتا توانی بێتمان چوونێتە ناو قوتابخانەکان زانکۆ پەیمانگاکان بە هەموو شێوازێک لەگەڵ لایەنە ئیداری و کاریەرەکانە تەنسیقمان هەبوو و لە ڕێگەی کۆڕ و سیمینارەوە بوو بێت یاخود بڵاوکردنەوەی نامیلکێ بێت لەسەر ژیاننامەی پێغەمبەری خوای گەورە یان پرۆژەرێک بێت یان لە ڕێگەی پەیوەندی تا کەسەکانمانەوە بێت ئەو کارەمان کردەوە زائیدەن لە ناوەندەکانە لە بارگەی ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە بە هەموو شێوازێک ئەو ڕێکارانە گیراوەتە بەر هەم
کۆڕوسی منارکراوە لەسەر ژیاننامەی پێغەمبەری خوای گەورە هەم خولی کورتە خول وتراوەتەوە بۆ لەسەر ژیاننامەی پێغەمبەری خوای گەورە لە سێوانەیە لە چواروانەیە ئێمە لە ساڵانی پێشوە هەمان بووە کۆ ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتراوەتەوە و تاقیکردنەوەشی تیا ئەنجام درراوە. زۆر باشەکەواتە بەتایبەت ئەم ساڵ مەوسیمی هەم مانگی مەولود وەرە حاڵەتش کە ئێستاکە لە دەبین لە ئەوروپا و بەتایبەتیش بە دیارکە لە وڵاتی فەڕەنسا ئەو حملەیەک هەیە بۆ بێ ڕێزیکردن و تەشیرکردن بە پەیامبەری ئیسلام هەوڵتانداوە بە دیاریکراوی پرۆژەی دۆستانی محەممەد شتێک تایبەتتر بێ وەکو ڕەتفعلێک بێت بۆ ئەم بابەتەی کە لە ئەوروپا هەیە یانی ئەگەر بچێتە لە سوسیال میدیا بێت لە چوارچەوەی دەرەوەی بازنەی کوردستان بە یاخود بە زمان جیاوازەکان بە دەربڕینی ناڕزایی بۆی ئەوانیش مەسەن جیهانە لایەنەکانی تیش تێ بگەن. طبعاً فەڕەنسا شۆکێکتر لە وڵاتە ئەوروپیەکان و بەدایکی دیموکراسیەت و قانون ناسراوە بەڵام بەداخەوە لە ئێستا ڕێخۆشکردنێکی تەواو هەیە لە وڵاتە بۆ سوگایەتیکردن بە پیرۆزیەکانی مسلمانان و بە پێغەمبەرەکان و بە سەروەرەکان و بە شەعائیرە دینیەکان بەڵام لەخوا بەزیاد بە مسلمانان بەگشتی بەرپرسیان دراوەتەوە لایەن مسلمانانەوە چ لە سوسیال میدیا بێ چ لە شوێنێکی تر بێ لە وڵاتەکەی خۆیان ڕۆبەڕوو بێ ئێمەش وەکو ڕێکخراوی قوتابیان و پرۆژەی دۆستانی محەممەد ئەو چاڵنجەی کە ڕامانگەیاندووە تەنها تایبەت نییە بە کوردستان هەر لە ئاشتاگەکە هەم بە کوردی هەم بە ئینگلیزی چاڵنجی سڵاوات نووسراوە هەر کەسێک پێی خۆش بێ لەوێشەوە ئەتوانێت بەشدار بێ و لە ڕێگەی ئەو چاڵنجەشەوە ئەتوانێت بە هەر ڕێگایەکی دروست و شەرعی کە پێی خۆشە وەڵام دانەوەی هەبێت بۆ هەڵوێستەی وڵاتی فەڕەنسا و سەرۆکی وڵاتی فەڕەنسا ئیترەوە لە ڕێگەی تۆمارکردنی کورتە ڤیددیۆ بێت یاخود لە ڕێگەی وەڵامدانەوەیەکی ڕوبەڕووی ئەو هەڵوێستانی وڵاتی فەڕەنساوی ڕێگە پێدراوە لە پرۆژەکە ئێمەیە. پرۆژەی دۆستانی محەممەد پێوان بێ ڕاستەخۆ لە لقی لە بارەگەی سکردارەتی لە سلێمانی ئەم پرۆژەیە لە تەواوی کوردستان لە تەواوی لقەکانی ڕێکخراوی قوتابیان با بڵێن لەم مەوسیمەیە بەردەوامە بێ یاخود کار و چالاکیەکان دەکەن بە درێژایی مانگی مەولود کار و چالاکیەکانی پرۆژەی دۆستانی محەممەد بەردەوامە ئێوە هەموو ساڵ لە مانگی مەولودا لە سەرتاسەری هەرێم لە سەرتاسەری هەرێم و هەموو ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەرێمی کوردستان سەبارەت بە ناوی پرۆژەکەتان دۆستانی محەممەد ئێوە تانێ خەڵک ببێتە دۆستی محەممەد پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم خۆش بێت ناونانەکەی ئەگەڕێتەوە بۆ 14 ساڵ پێش ئێستا و کاتێککە لە ڕێگەی کۆمەڵێک ڕۆژنامە و ڕۆژنامەنووسەوە کاریکاتەر لەسەر پێغەمبەری خوای گەورە دروست کرا صلی الله علیه وسلم لە وڵاتی دانیمارک و بۆ سوکایەتیکردنێک بۆ پێغەمبەری خوای گەورە ئێمە وەکو قوتابیانی کورد وەکو نەوەکانی باپیرە سەلاحەدین وەکو نەوەکانی جابانی کوردی لێرە ئەمانەوێ ئەوە بڵێنەوانێ بە هەموو دنیا و لە هەرێمی کوردستانیشە ئەوە بڵێنەوانێ کە بەڵێ ئێمە مسلمانی بە شانازیەوە شوێنکەوتەی ڕێبازی پێغەمبەری خوای گەورەین و ئەشمانەوێ ببینە دۆستی پێغەمبەری خوا هەم لە دنیاە و هەم لە پاشا ڕۆژیش لە قیامەتە ئینشاءڵڵا. ئێوە وەگەوەی کە لە نێوان گەنجان و لە نێوان قوتابیانتان تا چەند ئەوە دەبینن کە گەنجان قوتابیان زیاتر ینی خۆشەویستی پێغەمبەریان هەیە صلی الله علیه وسلم زیاتر وابەستەی فرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەوەشایەوە کە کار لەسەر ئەوە دەکەم بەڵام تا چەند گەنجان گرنگی بەم بابەتانە دەدەن. کاک دانیار دوو بەشە گەنجێکمان هەیە بەڕاستی تا مزرۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و بەکردەیش ئەمە ئەسەلمێنێ چ لە جێبەجێکردنی سونەتەکانیە بێ گەڕانە بە دوای ژیان نامەیە نمایندەکردنی ئاکار و ڕۆشتی پێغەمبەری خۆیان لە خۆیان ئەمەمان هەیە گەنجێکی تریشمانەیە دوورترە لەم جۆرە گەنجیان دوورترە لەم ژینگەیەوە ئایا خۆی تالب نییە ئایا ژنگەکەی لەبار نییە جاتەوە ئیشی پرۆژەی دۆستانی محەممەد بۆ لای ئەمانیان ئایا ژنگەکەی لەبار گرنگی پرۆژەی دۆستان ئەوەیە ئەو ژینگەیە ئاڕەخسێنە ئایا ئیتر لە دوای ئەوەوە ئێمە چاوەڕێی خەڵک ئەکەین بزانین پێشوازی چۆن لەخوا بزای بە درێژایی 13 ساڵی ڕابردوو بەدەمەوە هاتنێکی زۆر باشی گەنجان هەیە بەتایبەت ئێمە نەزمنی پرۆژەی دۆستانی محەممەد و ساڵی یادی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵی پار و پێرار پرۆژەیەکمان هەبوو حەزەکەم لێرە ئاماژەی پێ بم ئەویش دابشکردنی سەرپۆش لەگەڵ پرۆژەرێکی بچوو باسی مەرجەکانی باڵاپۆشی ئەەکە ئێمە ئەومان بڵاو کردەوە لە ناو زانکۆکانی هەرێم و ناو شوێنە گشتیەکان وەکو بازار و باخێکی گشتی لە هەموو هەرێمی کوردستانە لەخوا بەزیابێ
بەدەمەوە هاتنی قوتابی زۆر باش بوو، ینی زۆر لەوە گەرموگوڕتر بوو کە ئێمە چاوەڕێمانە کرد. حاڵەتە بووە کە ئەندامەکانی ئێمە یان ستافەکەی ئێمە کە ئەم سەرپۆشە و ئەم پرۆشەری بردووە بۆ قوتابیەکە دەستی کردووە بە گریان. ئەو نەپێی خۆش بووی و ینی من حەزم کردووە کە حیجاب بکەم، من حەزم کردووە کە باڵاپۆش بم، بەڵام ماڵەوە نەیهێشتەوە، بەڵام نەمزانیوە لەکوێوە دەست پێ بکەم. ئێستا ئێوە ئەمەتان بە منداوە هەنگاوی یەکەمە بۆ من، لەمەوە ئەتوانم بەردەوام نەکۆی پرۆسەی جێبەجێکردنی کارەکانی پرۆژەی دۆستانیشە ساڵانە ئەم حاڵتانە بۆ ئێمە دووبارە بێتەوە و جێگای دڵخۆشیەوە وا ئەکا کە ئێمە سوورتر بین، زیاتر جەخت لەوە بکەینەوانێک کە سونەتەکانی پێغەمبەر لە خۆمانە وەکو شەخص زیندوو بکەینەوە، دواتریش بە خەڵکی بناسێن و ژینگەیەکی لەبار بڕخسێن بۆ جێبەجێکردنی ئەم سونەتان. ئەمان وەکو پێشنیارێک نازانم بێگومان خۆشتان هەر ڕەنگە لە 14 ساڵ ئەزمون زۆرە تۆ ئێوە ڕەنگە تووشی ڕێککەوتووە بۆ نمونە کۆمەڵێک پۆستەر کۆمەڵێک نامیلکەی سادەتان پێەیە لە شارێکی وەکو سلێمانی ڕەنگە دەیان بگرە سەدان کافتریا هەبێت چایخانە هەبێتەوە کۆمەڵێک گەنجی زۆری لێ ڕەنگە دەرونی ئەو گەنجانە خاوێن بێ یاخود فەزایەکیان بۆ دروست نەبوو بێ پەیامبەری ئیسلام بناسن یاخود بیناسن و کەمتر بێ قچێکە ینی ئیشی ئەمە نییە بچینە ئەو شوێنان ئەوانیان بینی ڕەنگە گەنجێک لە مزگەوت بێ بێگومان پێویستی بە دەستگیرۆی زیاترێ بەڵام ئەو ڕەنگە هیدایەتی وەرگرتوێ یاخود کەمتر پێویستی بەو دەستگرتنە هەبێ قەت ڕێککەوتووە ئاوابی لەوە بکەنەوە بچنە کافتریاکان یان بچنە ئەو شوێنانەی کە ڕەنگە بەتیابەت ئەو کەسانە سەردانی بکەن کە التیزاماتی دینیان یاخود پەیامبەری ئیسلام و دینەکە ناناسن. نەک بیرمان لێ کردوەوە جێبەجێمان کردووە. جێبەجێشمان کردووە ناڵی فیدباکی خەڵکیش زۆر باشە لەخوا بەزیابێ بەڵام ئەم ساڵ لەبەر حاڵەتی تەندروستی ئێمە ناتوانین زۆر تێکەڵاوی دروست بکەین ینی ئەو نەهەست بەبەر پرسیارەتێکین کە قەرەباڵغێک دروست نەکەین لە دوای ئێمەوە کۆرۆنا بەجێبێڵین کۆمەڵێک نەخۆش بەجێبێڵین بەڵام ئەوە کراوە لە زۆربەی پارێزگاکان لە زۆربەی ناوەندەکان ئەوە کراوە کە ساڵانە ڕێپێوان کراوە لە ناو بازاڕە لە ئەسنای ئەم ڕێپێوانەیە ژیان نامی پێغەمبەری خی گەورە بە کتێبی محەممەد ڕێبازی ژیانە دراوە بە خەڵک ناو بازارەکانەی تر فەرقی ئەوە نەکراوە ئەمە پیرە ئەمە گەنجە ئەمە ئافرەتە ئەمە قوتابیە گرنگەوە بووە ئەو کتێبە بگا بە خەڵک و خەڵک بیخوێنێتەوە ئیسفادە لە ژیان نامی پێغەمبەری خی گەورە بکە یان لە ڕێگەی پرۆشەرێکی بچووکەوانێ فلێکسێکی بچووکەوە ئەمانە ئاسانترە خوێندنەوەی چکە تۆ هەتا بابەتێکی کورتتر بی بە خەڵک ئاسانتر لێت وەرەگرێت و فیدباکی باشترە بۆ تۆ هەڵتان نەیەوە بۆ نمونە داتایەک ڕەنگە دقیقیش نەبێت تۆ لە بازار خەڵک شتا بەشەکەی ناتوانانی ئاماری و هەموو خەڵکە بکەیت فیدباکێک کە بزانن کۆمەڵێک پۆلێک لە گەنجان لە خانمان لە لاوان کە مەسەلان ڕەنگە پێیان دۆستی محەممەد نەبوو بن سەڵاو عەلەیهی وسەلەم ئێستا بوو بنە دۆستی محەممەد لە ڕێگەی پرۆژەی دۆستانەوە بەڵێ ینی هیچ شتێک ئامارێکی خۆت حاڵتی وا زۆر زۆرە بەس حالیان من ئامارەملانە یان بێتۆ بوون پرۆژێ پۆلێک گەنجێک گەنج دوو گەنج ئاوا ساڵانە هەنێ حاڵە دەبێت کە لە ڕێگەی دۆستانی محەممەدەوە گەڕابێتەوە یاخود لە ڕێگەی یەکێک لە ڕێکارەکان کە ڕەنگەمە بۆیەوە سوودی زیاتر بێ بتوان ئەو ڕێگایە زیاتر بەکاربێنن لەگەڵ گەنجانە ئێمە ئاسانترین و باشترین و خێراترین ڕێکار لە ئێستەیە کە بەپێی ئەزمموی خۆڵان سوودمان لێ وەرگرتە بێ بریتە لە ڕێگەی سوۆشیال میدیا سوۆشیال میدیاوە ئاتان ئێستا بابەتێک هەیە هەم لە فەیسبوک هەم لە ئینستاگرام و سناپچات کە لە ناو گەنجە ئەم سێ تۆڕە کۆمەڵایەتی زۆر بەکاردێن لە ڕێگەی کورتە ڤیددیۆ ئەو پەیامانی کە ئەگەیەنرێت زۆرترین و باشترین وەرگریان هەیە ئێمەشە لە ڕێگەی ئەوانەوە ئاتەن فیدباکمان بۆیە توانێت کە خەڵک ئیسفادی لێ کردەوە بەتایبەت گەنج ڤیددیۆ دروست دەکەن بە کورتی لەسەر ژیانی کورتە ڤیددیۆمان هەیە وڵێ و ئەم ساڵ چاڵنجەکە شەر خۆی ئەوەیە لە ڕێگەی کورتە ڤیددیۆیەکە ئەو بەڕێزیکە بەشدارە لە چاڵنجەکە سڵاوات لەسەر دیداری پێغەمبەر صلی الله علیه وسلم و هاوڕێیەکی خۆی نزیکێکی خۆی خەڵکێکی تر چاڵنجەکە داوایان لەیەکە لە ڕێگەی کورتە ڤیددیۆیەکی ترەوە بەشدار بن دانیال ئەمە دەرفەتێکی باش ئەو پەیجانەی کەوا تایبەتن بە خۆتان یاخود دۆستانی محەممەد صلی الله علیه وسلم لێرە ناویان بێنن هەم بۆی هاوڵاتیانش بیناسن شتی فێک نەبێ بە ناوی ئێوە مەسەڵەن کەسانێکی تر بەکاری بێن بۆ بەرژەوەندی خۆیان یاخود بۆ شتی تر ئێمە ڕسمیەن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دوو پێیجمان هەیە پێیجی KSO کورتکراوەی ناوی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە و پرۆژەی دۆستانی محەممەد خۆشی خاوەنی لاپەڕێکی فەرمیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناوی پرۆژەی دۆستانی محەممەدەوە هەر ئارم و لۆگۆی پرۆژەی دۆستانی لەسرە
هەر کەسێک هەر پێشنیارێک ڕاستپاردەیەک داوایەکی هەیە ئێمە لە خزمەتیان لە ڕێگە و پێیجانەوە پێمان بگەێنە و ناو نیشان و ڕقم تەلەفۆنیشی تایە هەموو پێیجەکان چ لە ڕێگە KSO بەیان پرۆژی دۆستانی محەممەدەوە بێ ئەتوان پەیوەندیمان پێوە بکەن و هەر کەسێکیش پێی خۆشە لەم چاڵنجەیە بەشدار بێت چاڵنجی سڵاوات ڤیددیۆکی خۆی دابنێ لە تۆڕی کۆمەڵایەتی چ لە فەیسبوک بێیان ئینستاگرام بێ ئێمە وەری ئەگرینەوە هاشتاگەکە دابنێ هاشتاگی سەڵاوات لە ڕێگەی پێجەکانی خۆمانەوە لە چەند ساعتی ئایندەیە بڵاوکرێتەوە هەر کەسێک پێی خۆش و بەشدار بێت ئێمە خۆشحاڵە بین و ئەیخێنە سەر چاوان. زۆر باشە باسی لە پرۆژەیەکی ساڵی ڕابردووتان کرد کە دابشکردنی لە چک و نامیلکەی و بەسەر خوشکاندا ئێوە پێتان وانیە کە ئەم جۆرە پرۆژانە خزمەتێکی زۆر باشتر دەکەن بە گەنجان بە تایبەتی تر ئەوەی کە من سەرنجی بەم و ئەیبینم ڕۆژ لە دوای ڕۆژ باڵا پۆشی لە نێوان زانکۆ لە پەیمانکان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبێت ئێوە لە ڕێگەی ئەم جۆرە بابەتان و یاخود لە ڕێگەی سیمینارەوە ئەم بابەتانە بوو ڕژێن زیاتر باز بکرێنەوەی کە خوشکان زیاتر بەرەو باڵا پۆشی بڕۆن و ڕێکخراوەکە ئێوەشە چەند لە ڕابردە کاریگەرێکی باشی هەبووە لەسەر ئەو بابەتان بەڵام لەو مەجالەیە زیاتر لەوانەیە خزمەتێکی زیاتر ینی پێویستێکی زیاتر بکرێت سوودی هەبێ بۆ خوشکان. کاک دانیار کۆمەڵێک بۆنە هەیە بۆ ئێمە زۆر بەسوودە و سوپاس بخواتوانیشمانە ئەم مەجالانە بقۆزینەوە بۆ نمونە یادی مەولودە مانگی مەولودە ساڵیادی دامەزراندن و ڕاگەیاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە ڕۆژ گیانی باڵاپۆشیە ڕۆژی لاوان و گەنجان و یان ڕۆژی خوێندکارانە ئەمانە کۆمەڵێک بۆنن ئێمە ئەتوانین ئیسفادەی لێ بکەین بەحکمەوەی کە ئێمە ڕێکخراوێکی ئیسلامین و بە شانازیشەوە حەزەکەین ئەوەی کە ئەیکەین خزمەت بکات بە بازنە فراوانەکەی ئیسلام بەڵام لەسەر ئاسی قوتابیان ئیشەکەین و بێگومان بە پێ و ئەزمونی کە هەمانە ئەو کار و چالاکیانی کە کردومانە ئەم جۆرە ڕێکخراوانە بەم جۆرە چالاکیانە زۆر بە ئاسانی ئەچنە ناو خەڵکەوە و خەڵکیش زۆر بە جوانی پێشوازیان لەیەکە لە بەرەوەی فراغێک هەیە بۆ شایەک هەیە لەم ڕۆوە کێ پڕی بکاتەوە ئەگەر ڕێکخراوی قوتابیان پڕی نەکاتەوە ڕێکخراوە هاو ئاستەکان و هاوپشەکانی خۆی پڕی نەکەنەوە لەبەرەوە من پێتەڵم بەڵێ بە دڵنیاییەوە ئەم جۆرە پرۆژانە پرۆژەی دابشکردنی لە چک و سەرپۆشە لە ناوەندەکانی خوێندن لە شوێنە گشتیەکانە پرۆژەی بڵاوکردنەوەی ژیاننامەی پێغەمبەری خوایە پرۆژەی ئاکارە دروستەکانە بۆ گەنج و بۆ لاو پرۆژەی چۆنێتی ساییکردن و هەوڵ و تێکۆشانە بۆ قوتابیان ئەمانە کۆمەڵێک پرۆژە و کار و چالاکین کە کۆمەڵێک فەراخ پڕ ئەکەنەوە و زۆر بە ئاسانیش جێگەی خۆیان نەگرن تەنها ئەوەی ئەوێ لایەنێک هەستێ بەم ئیشە لایەنێک ئیدارە و کارەکارگەڕەکانی ئەم پرۆژانە بکە لایەنێک سپۆنسەری ئابووری ئەم پرۆژانە بکە ئەگینا ئەروەڵە ئەوە ئیسفادەی هەیە ئەوە ئیسفادەی هەیە هەر نەبێتەوە وەکو ئەندام لە پرۆژەی دۆستانی محەممەد پێتان وایە چۆن گەنجام بنە دۆستی محەممەد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی بکرێت ینی چۆن کار لەسەر بکەین کە ببینە دۆستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەر تا پێش گەنج من ڕووی دەم مەخەمە ڕووی دەمم ئەنەمە خێزانەکان هەر لە سەرەتای پێگنانی خێزان و دروستکردنی مناڵ و پەروەردەکردن و ئەوانەوە هەوڵ بن لەسەر سونەتی پێغەمبەری خوای گەورە ئەم کارە جێبەجێ بکەن ئەم سونەتە زیندوو بکەنەوە پاشان ئەو مناڵ و وەچانی کە ئەیخەنەوە لەسەر سونەتی پێغەمبەری خوای گەورە زیندوی بکەنەوە پەروەردەیان بکەن تواتن پێغەمبەرێک کە یەکەم وشەکە لە ئاسمانەوە بۆی هاتۆتە خوارەوە ئیقرا طبعا تۆ مناڵێک لەسەر سونەتی ئەم پێغەمبەر صلی الله علیه وسلم پەروەردە بکەی خۆی لە ڕێگەی خوێندنەوە بە دوای ژیاننامەی ئەم زاتە مەزنەیە ئەگەڕێ یەکەم خێزانەکان گرنگی بەم بابەتە بدەن دووەم مرۆڤ هەر لە تەمەنی نێوجوانیەوە کە خۆی ئەتوانێت بە دوای زانیاری و معلومات تا بگەڕێ لە ڕێگەی کتێب و نامیلکەوە بە دوای ژیاننامەی پێغەمبەری خۆیان بگەڕێ بە دوواداچوونی بۆ بکە و لە ئێستایا کە ڕاسانێکی زۆر کراوە بەهۆی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە یوتیوبەوە هەزار ڤیدیۆ هەیە کە باس لە ژیاننامەی پێغەمبەرێکە صلی الله علیه وسلم لەوێ ئەتوان سوودی لێ ببینن دوای ئەوە داواکارم لە لایەنە پەیوەندیدارەکان وەکو وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی وەزارەتی پەروەردە ژیاننامەی پێغەمبەری خوا بە باشترین شێوە لەناو منهەجی خوێندن لەناو پرۆگرامی خوێندنە جێگە بکەنەوە چونکە هەتا ئێمە نزیکتر بین لەو پێغەمبەرە هەتا دۆستی ئەو پێغەمبەرە بین هەتا لەسەر ڕێبازی ئەو پێغەمبەرە بڕۆین کۆمەڵگایەکی ئارامتر و سەلیمتر و پێشکەوتوترمانە بێ
زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ستارە یاسین ئەندامی دەستەی بەڕێوەبردننی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سپاس کە میوانی بەرنامەتە مابوو. زۆر سپاس بۆ ئێوە بۆ گرنگی پێدانتان بە پرۆژەی دۆستانی محەممەد. زۆر سپاس. بەڵێ زان وەک پێشتریش ئاماژەمان پێکرد لە ئێستادا وڵاتی فەڕەنسا بەحساب لە بەروی وڵاتێکی دیموکراسیە لانکەی یاسا و هەروەها پێشکەوتن و ئازادی خوازی و سەروەری یاسایە کاراسانی دەکا بۆ بەڕێزیکردن بە پیرۆزی زیاتر لە ملیار و نیوێک هاوڵاتی سەر ئەم زەویە. من لێرەدا تەنها دەمەوێت زانیارێکی زۆر کورت و هەروەها بابەتێکەوە بۆ ئێوەی ئازیز باس بکەم. فەڕەنسا لە دوایەوەی شۆڕشی فەڕەنسی دەستی پێکرد ئیستیعماری فەڕەنسی بە زۆربەی ناوچەکانی جیهانە بڵاویەوە بە تایبەت وڵاتانی باشووری ئەفریقا و هەروەها وڵاتانی عەرەبی لە میسر و تونس و جەزایر و ئەمانە. لێرە زڵم و زۆری وڵاتانی فەڕەنسی بە جۆرێک بوو ئەتوانین بڵین ڕێژەیەکی زۆر لە وڵاتان بوونەتە بەشێک لە ئیستیعماری فەڕەنسی بوونە بەشێک لە جێگە دەسەڵاتی فەڕەنسا. بە دیاریکراوی وڵاتی فەڕەنسا لە خلالی لە دوای شۆڕشی فەڕەنسیەوە دروشمێکیانەیە دەڵێن ئێمە و ئەوان واتە ئەوروپیەکان بەگشتی و فەڕەنسیەکان بە تایبەتی دەڵێن ئێمە و ئەوان مەبەست لەوان واتە هەموو دانیشتوانی سەرڕووی زەوی بە کەمتر لە خۆیان دەبینن کە سەر و ماڵیان و هەروەها ڕۆح و گیانیان بۆ خۆیان بە مڵکی خۆیان دەزانن کە لە کاتێکە ئەمە دژی بنەماکانی ئازادی و دژی بنەماکانی مافی مرۆڤ و دیموکراسیە. من نووسینێکی مامۆستا بەڕێز دکتۆر دڵشاد زامواتان بۆ دەخوێنمەوە کە لەسەر شوێنەوارناسێکە لەسەر قاعەیەک لە قاعەکانی مۆزەخانەی نیشتیمانی فەڕەنسا کە دەڵێ لە یەکێک لە قاعەکانی مۆزەخانەی نیشتیمانی فەڕەنسا کە زیاتر لە 18,000 کەلەسەری شۆڕژگێڕان و ئازادی خوازان و پیاوانی ئاینی و سەرۆکی عەشیرەتەکان و هەروەها کەسانی بنەماڵەداری وڵاتانی باشووری ئەفریقا وڵاتانی بەشێک لە وڵاتانی ئیسلامی و بگرە باشووری ئەمریکاشکەوە لە کاتی شەڕ و داگیرکاریدا فەڕەنسا چۆتە ئەوێ داگیری کردوون وەکو یادگاری شەڕ هێناونێتەوە و وەروەها تۆماری کردوون لە مۆزەخانەی نیشتیمانی فەڕەنسایە دانراون. پرسیارەکە لێرەیە یعنی وڵاتێک لە خۆی بەو پەڕی دیموکراسی و ئازادی دەزانێت کە لەسەری 18,000 شۆڕژگێڕ و ئازادی خواز لە مۆزەخانەکانی وەکو یادگاری جەنگ هەڵگرتووە تەنانەت نایداتەوە بە کەسوکار و نەوەکانیان ئەوە 100 ساڵێکە لەوێ ڕایگرتوون هەریژان لە خاک و وڵاتی خۆیانە بە خاکیان بسپێرن دەبێ چاوەڕێکی لە وڵاتێک بکەیتەوە ئەو بێوێ بێتە لانکەی دیموکراسی و ئازادی و پێدانی مافی مرۆڤ بە دین و هاوڵاتیان و لایەنەکانی تریش. جاشوان پێچوانەی پرۆژەی دۆستانی محەممەدی لای خۆمان لە هەرێمی کوردستاندا لەوێ پرۆژەیەک ڕاگەنراوە بە ناوی لەناوبردنیە خو بەرەنگاربوونەوەی تیرۆریزمی ئیسلامی لە فەڕەنسادا و دەیانەوێت لەژێر ئەو ناوەوە بەرەنگاری ئیسلام بنەوە. بەڵێ بینەرانی عزیز بەیانمەتیاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی عزیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.